لەبێت ئازیزان و خۆشەویستانی بەرنامەی دەنگی تۆ لەم بەرنمەیەماندا سنووری زانکۆ و پەیمانگەکان تێپەڕێن و یێنە ناو شەقام لە هاوڵاتیانە پرسین یادگاریەکانی مناڵی چین ئەو شتانە چین لە بیرەوەری تاماون لەگەڵمان بن. سڵاو لەبێ دادەچێن زۆر سپاس دەکەم. چ یادگاریەکی مناڵیت هەیە لە بیر تاما و لە یادەوەریەکان تەماون؟ وەڵا جارێکیان بە مناڵی لە تەمەی مناڵەیە کە دایکم خواردنی بۆ داناوم ئەو کاتە بیرە گەورەکانە بووە چوومەتە سەر تاشتەکەی کەوتومەتە ناو بیرەکەەوە دایکشم لە حەزەتیم ناخۆسەتە بیرەکەەوە تێگەی دەریە ناوەتەوە سپاس بۆ خواردگووە بە سەلامەتیە تونەتە دەرەوە ئەو یادگارێکی زۆر خۆشە بۆ من کە دایکم ئا بە خەمنەوە بوو کوڕێکی هێ منم هەتا ئیسەش هەر هێ منم. چ یادگاریەکی مناڵی هەیە بیرن نەچێتەوە یاخود لە خەیاڵ تاما بێت؟ وڵایی یادگاری من برادێکمە ینی ڕفیقی مناڵیم بوو لە مەکتەب لەسەر یەک ڕەحلە دانیشین وەڵامی ساو لە ئەوروپا دەمێکە نەمدیوە تقریبان یعنی لە پۆلی 6 دابڕین لێک ئەو ڕێ بۆ ئەوروپا منیش بۆ بەرەکانی جەنگ بوومە پێشمەکە تا ئیسە نەمبینێ هیوادارم ئەو ڕۆژە بێتەوە خەیاڵم ئاو یەکتری ببینینەوە. ئەو یادگاریکی خۆشە بۆ تۆ بێگومان ئەگەر یەک بەتاکید ینی تەمەنێک گەنجە بمەوە کە بیبینم. سزا وەرگرتووە لە مناڵەیە لەسەر ئیشێک کە بیکەیت ماڵەوە حەزی پێ نەبێ یاخود شتێک لە ماڵەوە نا بەس لە مەکتەب جەزایەکم بۆ کە تا ئێستا لەبیرم ناچێت. چی شتێک بوو لەسەر چی؟ بەداخەوە لەوە ناچێەوە برادەرای سەما بێ من مراقیبی پۆل بووم سووتتم مناڵی هێترا سوعبەت و قاچێکم قسە بە قاشی کەو بەسە عەلاتینەکە عەلاتینەکە گەڕێ کرد دەستی مدیرەکەمان سووتە جاو کاتە وا بوو دەستەپان سەردەمی حکوومەتی بەعز بوو ئەملەی لێیان باوەڕکە و قاچانم نییە جێدارەکانی تەقریبان یەک مانگ مایەوە ئیتم لە داخەوە وازم لە مەکتەبێنە ناخۆشترین یادگاری بوو ئەوە ینی هەر لەبیرم ناچێەوە بەس نازانەوە هاوڕێ ماوە نەماوە من لێرە دای لێبردنی لێکم. سپاس بۆخوا لە مناڵەیە ئەمە زۆر باش بووین بە حکمیەوەی ژیانی تەلەبایەتی لەلایەک و لایەکش لەگەڵ هاوڕە و ئەوانەی کە لە گەڕەشێک تاوین دایمە خەریکی یاریکردن بووین ئیتر مناڵیمان خۆش بوو خۆشتر بوو لە ئێستا ژیان هەمووی بووە بە ڕاکردن و هەڵپە بۆ ژیان تموحی ئەمڕۆ ئەوەی لە مناڵەیە بوو ئەمڕۆ زۆر خراپە لەبەرەوەی ئەمڕۆ هەمووی بە عام تموحی زۆرە هەمووی خەریکی ڕاکردنە بەڵام لە مناڵەیە تۆ دایمە هەست لە مەکتەب و لە کۆڵان و گەڕک بوو کە یاری بکەی لەگەڵ ڕەفیقەکانتە بەڵام ئێستاوا نەماوە. یادگارێکی خۆشی مناڵیتمان بۆ بگێڕیتەوە؟ وەڵای یادگاریەکانی مناڵی هەمویان خۆش بوون لەگەڵ ڕەفیقەکان تا یعنی بەڕاستی ئەوەی کە لە مەکتەب بوو هەموو یادگاریە یادگاریەکانی مناڵی زۆر خۆشتر بوو لە ئێستا ژیان هەمووی بۆ بەخەفەت مشکلە زۆر بووە نەخۆشی زۆر بووە یعنی بەس بە مناڵی چی وە هیچ شک نەیە هیچ یعنی ئەوەی ئێستا ڕۆیە بە مناڵی هەر نەدەزانی ئەم هەموو نەخۆشی هەیە ئەم هەموو دەرد و بەڵا هەیە بە مناڵی هەرەوە بوو تۆ هەموو هەوڵەکەتەوە بکە بچتە ناو کۆڵان و مناڵ گەڕک یاری بکەیت بەڵام ئێستاوا نەماوە زۆر یعنی بە عام خەڵک خراپ بوو. لە مناڵەیە سزا وەرگرتووە لەسەر ئیشێک کە بیکەیت؟ من سپاس بۆخوا لە مناڵەیە ئەمە دوکانمانە بوو لەگەڵ باوکمایشم دەکرد نەبووم بە شاگرد وشتی هیچ دوکانێک سپاس بۆخواوە سپاسی خوایەوێ هەر لەگەڵ باوکمان منیشم کردووە. سڵاو لەبێ توش زۆر سپاس دەکەم. ئەو خێر بە تەنیا دانیشتی؟ وەڵای بێتاقەتی هاوڕێو نییە؟ هاوە بەڵام وێستا حازر نەبوون. ئێستا حازر نەبوون. چ یادگاریەکی مناڵی هەیە لە خەیاڵ تاما بێت؟ وەڵای یادگاری زۆرە شتێکی خۆشمان بۆ بگێڕیتەوە؟ وەڵای ئێستا خۆش بە بیرمان نایەت. کەسایەتێکی چۆنە هەبوو بە مناڵی؟ تا ڕادێ مام ناوەند کەسایەتێکی باش. سزات وەرگرتووە کە لەسەر ئیشێکی مناڵی کە بیکەی بەدڵیان نەبێ یاخود شتێکی ئەوت لە بیر بێ؟ بێگومان ئەم کەسێ وەرگرتووە سزا بەتایبەت لایەن ماڵەوە وەرم گرتووە. چی شتێک بۆ لەسەر چی؟ تەواو لەسەر هەرواجی مناڵم لەسەر هەرواجی ڕما گرتووەمان. هیچ شتێکی لە خەیاڵانی ئێستاوە بۆمان بگێڕیتەوە؟ وەڵای بە شەڕم کردووە سزاکەشمە کردو لە ماڵەوە
سزاکەی چی بۆی شەڕکردنەکەت؟ لێیان بووە. زۆر سپاس دەکەم. بەڕێزی تۆ دانیشیان من هەست نازانم من دانیش با داناش. زۆر باشە. کەسایەتێکی چۆنە هەبوو بە مناڵی؟ وەڵایی بە مناڵی دایکمەوێت زۆر فەقیر بوومە بە مناڵی یعنی کوڕێکی باش بوومە و دایکمەوێت هاوسەکان شەڕ بووە ئەوەنە جوان و سپی بووم بە مناڵی یعنی ئەوەنە شرین بوو گەوراوی خەفەت پیرتەکە سە من موالید 1999 بەستر خەفەت پیرمانی کردە. تۆ بۆچیە لێستەوە خەفەتە خۆی؟ وەڵی خەفەت یعنی معقوڵ نییە گەنجێ وەک من بێئیش بم بێکار بوو. خوێندنە تەواو کردووە؟ خوێندن نەوەڵات تا شەشم خوێندە شەشم تەواو نەکردە. هەوڵە بە خوێندنەکە و تەواو بکەیت و ئیشە بدەیتەوە زۆر باشە بوو. ئاخر دەیسە من 5 ساڵترم ماوە تا 5 ساڵتر خوێندن یعنی مەسرفی ئەوێ ئەی ئەمانە کەسێ نییە یعنی لە وڵاتە یارمەتی دەرت بێ. بۆی چ شتێکەوە خوێندنە دواکەوتووە؟ وەڵایی خۆم تەمەڵ بووم 2-3 ساڵ مامەتەوە ئیتر کاسبیە باش هەبێ کورە هەر ناخوێن خوێندن لە وڵاتەی سپادەی نییە. چ یادگاریشی مناڵیت هەیە ئێستاوە خۆش ببلاتەوە بۆمان بژێڕیتەوە؟ وەڵایی لە مناڵی جارێکی دایکم شەکر کوڵۆی نابۆبان زۆپەوە جاتر ئەوت زۆر فەقیر بوویتە ڕارێک ئاوە گەشتیم کردەبان دەستخۆم ئەو شوێنەکەیەتی دەسم ستا لەوە ئیتر ئەو یادگاریم قەت لەبیر ناچێت زۆر ناخۆش بەبیرێتێت؟ بەڵێ. چەند ساڵە بووی؟ وەڵایی دۆر 8 ساڵە بوومەوە کات 8 ساڵ. چ سزایەکە وەرگرتووە بە مناڵی کە بیرە نەچێتەوە؟ وەڵایی سزا جارێکی بەرمی لێ نەوت لە ماڵ باپیرەم بووم نەمزانی مناڵ بووم 8 ساڵ بوو وەڵاپان پیانە هەچی نەوتە ێڕژە باپیرەم یەک زلەی لێم داوە قەت لە بیرم ناچێت ئەخە مناڵێک من غەڵەتێ بکەم بۆ زلە بخۆم کاک کێشەی ئێمە ئەلەوەیە. ناو چییە؟ ناوی لاوین؟ بۆچی هاتووی بۆ ئێرە لاوین؟ جۆران یەکەم بۆ جۆلانی هاتووی؟ ئا گۆرانی زانی؟ نا گۆرانی نازانی؟ نا ئەی هیچ نازانی بۆمان بڵێ؟ ئەزانم ئادی شتێکمان بۆ بڵێ بەدڵی خۆت. نازانم نازانی؟ ناگو ئێستای زانی یا نەیزانی؟ نا دەست خۆش بێ. وەڵی یاحتیادی بوو. چی یادەوەریەکی مناڵی هەیە یادگارێکی مناڵی شتێکی خۆشمان بۆ بگێڕیتەوە؟ وەڵی وەکو مناڵی نازانم چی بۆ بگێڕمانە. یادگارێکی خۆش لەگەڵ برادەرەکانتایان لە شوێنێک شتێکی خۆش. وەڵی نهاتوە یادمانە. کەسایەتێکی چۆنە هەبوو بە مناڵی؟ وەڵای هارو عەجوول بووین. هارو عەجوولبی. چی یادگارێکی خۆشە هەیە هی مناڵیت؟ وەڵای مناڵم جا یادگاری زۆرە چی بڵم. بەدڵی خۆش شتێکی خۆشمان بۆ بگێڕەوە. وەڵای ڕاگرتن بەسەر ڕەحلایەوە بەژێر ڕەحلایە و لە دەرسی مامۆسای عەجوولی و کەتن و ئەوانە. هیچ شتێکی تایبەت هەیە بۆمان بگێڕیتەوە؟ وەڵای جا شتەکە بڵم چییە دوور و درێژە ناتوانم ئێستا باسی بکەم. ئەی چی یادگارێکی ناخۆشە هەیە لە مناڵیە؟ لە مناڵێ وەڵای جام و کەس یادگاری خۆی بێ لە مناڵیە ناخۆشی بیان خۆشی بێ. جا خۆشیەکەەوە چی بۆ ئەو بوو کە مناڵی ناگەڕێتەوە شتەکە خۆش بێ و ناخۆش بێ ناگەڕێتەوە. سزا وەرگرتووە بە مناڵی؟ سزا لە مەکتەبیان لە ماڵەوە ینی. لە هەر کوێیەک بێ. هەموو مناڵێ بەشی خۆی لە مناڵێکە عەجوولی گارسای خۆی وەرەگرێ. چی شتێک بە سزایتەوە؟ سزای من چی بۆ داغکردن بووە. لەکوێ؟ ئیتر بە مناڵی کەتم کردووانی عەجوولەکەم لەتە ڕادە بە دەربووە بە داغکردن عەقڵ بوو. بۆ عاقڵ بووی؟ باڵە بە. تقریبا لەوەی بزێ و بێتم بە مناڵی. چی شتێکە لەسەری گێڕنەوە بە مناڵی؟ وڵی بڵێم چی ینی تقریبا و توانە مناڵێکی عەجوول بوو. چ شتێکی یادگاری یەکی خۆشی مناڵی لە بیرە مابێ بۆمان گێڕیتەوە؟ هەز ناکەم یادگارێکی خۆشی وام هەبێ مناڵی کە لە یادەوەریما هەبێت. بۆچی؟ تقریبا مناڵی
بە مەرحەلەیەکی وایە ڕۆیشتم کە تقریبا هەز بە خۆشیێکی وا ناکەم لەکە لە مناڵی مابوونی هەبوو بێت یعنی هەمیشە لە ناڕەحەتی و ژیانێکی ناخۆشوانەیە بوو. لەبەرەوە هەوڵی ژیانی مناڵەکەت خۆشتر و باشتر بکەیت چونکە خۆت ژیانێکی باشتر نەبوو بە مناڵی. حتمما پێم خۆشە کە بتوانم ژیانێکی ئاسوودە و ژیانێکی باشتر لەوەی خۆم بۆ مناڵەکەم دابین بکەم یعنی حەدی ئیمکانەوەی توانە هەبێ حەزەکەم لە خۆشیەکانی مناڵی بێبەشینەکە. بە مناڵی چه سزایەکی وەرگتووە یاخۆ سزا وەرگرتەوە بە مناڵی لەسەر ئیشەکە بیکەیت؟ نا سزا بەو جۆرە ناکە بڵین هینێ بێ بەڵام تووڕەبوون هەبووە دایک باوک لەسەر عەجوولیەک هاریەک کە یعنی مناڵی کات حتمما تووڕەبوون و شت ڕوویە. یادگارێکی خۆشی مناڵیت بیرت ما بێ بۆمان باس بکەیت. وەڵای جا یادگاری خۆشیمەر نەبوو بخۆ. ئەی چه یادگارێکی ناخۆشەیە کە لە بیرە نەچێتەوە؟ ناخۆش ئەوەی ئێمە خەڵکی هەڵەبجە بووین کیمیاوی لیا بووین بنیار کراوم زۆر ناڕەحەت بوون قەت لە فکرشم ناچوو. وەڵای هەر نەکبوو. بۆچی؟ هەر بە گەورەی لەدایک بووین. هەر بۆچی هەر بە گەورەی لەدایک؟ ژیانمان نەبوو ژیان چی بوو؟ بەخۆ ئەوە دروست نەکراوە من سوورەم تیافرۆشت بوو. هەفتە باشە؟ هاتی ژیانەکە ئێمە ئاوە. سەردەمی مناڵی تۆ خۆشتر بوویان مناڵی ئێستا؟ مناڵی ئێستا پاشایە. چ شتێکیان هەیە ئێستا کە لەو کاتەیان نەبووە؟ ئێمە بەخورا ئێستا تو خۆ لە خەڵکی ئەم شاری لێرە لەدایک بووی؟ بەڵێ. تو خوا پێداڵم هەشتاکان نەوێرە بێ بوێرە؟ وەڵی نازانم من هەشتاکان لەدایک نەبوو. نەوەڵا ژیانمان هەر ئەمە بوو ئەمەش نەیانێش بێت کەس. ئەیان گرتەوە منەظەمە بوو لەیە. هیچ یادگارێکی خۆش نییە لە مناڵیە بۆمان باس بکەین. بە قورعان یادگاری ئەمەمان تاڵی دیوە یادگاریمان دیوە. ئێستا گەنجی ئێستا لەخوا بەزیار بێ نە عەسکەریەکەن نە گیرێن بە خەڵک ئیخباریانەکە نە هیچ شتێک بۆ خوار پاشای زەمانن. بە مناڵی هیچ سزا وەرگرتووە لەلایەن دایکتەوە بێ خۆت لەلایەن مامۆستاوە بێت؟ مامۆسای ئەوسا مامۆسا بوو. مامۆسا بوو نەو کات. بڕوابێ کە هاتمە بە کۆڵانەکەشمانە ڕامانە کردە ژوورەوە. بەس ئێستا مامۆسای تەزویر ئەمەگە پێیا بووە تەلەڤیزیۆن باسێکە ئەمە شهادەکەی تەزویرەوە ئەمە نازان چییە و مامۆسا لەبەر چاو کەوتووە. مناڵی ئەو ساموو هەمووی بەجوڵە بوو چونکە یاریمانە کرد لە دەرەوەی ماڵەوە یاریمانە کرد لە دەست و دەر وەکو ئێستا شت پێشکەوتوو نەبوو هەموو وەسایلێکی خۆشی هەبوو بە بارد بە دار بە هەلوچێنمانە کرد خەتخەتێنیانە کرد مناڵ خلیسکێنەمانە کرد ئاچین بۆ دەشتا لای بڵێن کاوای ئاسنگەرەوە دەشتێ بوو تەبعاً من خەڵکی سلێمانی ئەسڵم لە پێش بابانەکانەوە لە سلێمانیە خەڵکی گەڕەکی مەڵکەنیم لادێ بووە وەکو باپیر مەیژێرەتەوە باپیری باپیرەکەم هەشتا پشتم هەرسە پشتم لە سلێمانیا لەدایک وەکو باکو باپیروانم باسی کردو پێم وتون یاریمان لە دەرەوە کرد کچ و کوڕ و مناڵ هەمووی پێکەوە یاریمان نەکرد. پێ دوایە ژیانی ئێستای مناڵ خۆشترە خودە و کاتی ئێوە ئەو کاتێ ئەو سەد قات وەزار قات. جیاوازی چییە؟ مناڵی ئێستا ئۆکەی مناڵی پێڵێم لە ماڵەوە دانیشتن کە زاگای لە کەس نییە هەمووی ئایپاتی پێ حەبسێکەی لە ماڵەوە ناچێتە دەرەوە لەگەڵ مناڵەکانی کە تووشی مشکلە هەبێ خێتە دەرەوە هەر تووشی مشکلە هەبێ چیان لێ بکەن؟ وەڵاهی ئەمە لەسەر خوا چونکە ئەم تەکنەلۆجیای ئێستا هاتوۆتە ناوەوینەوە مناڵیشی گرتوۆتەوە هاوچای ئەمە بە گەڕەشە ڕادیۆیەکمان نەبوو جۆمان لە باوکم ڕادیۆیەکی کڕی بوو تەلێک بە سەربانەکەەوە بوو خوشک و براکانم ئێمە سێ خوشک و سێ برا بووین هاچون جۆمان لێک لەسەر مێزێکدای نابوو یانی ئێمە ماڵێکی مهم بووین هەر ڕادێمە بوو ئێتر کچەکانی پورمان و کوڕەکانی پورمان و بەرناکەەوە لە دەوری ئەو ڕادێکەوە بینەوە. یادگارێکی خۆشی مناڵی چی شتێکەیە لات تاما بێت و بۆمان بگەڕیتەوە؟ وەڵای هەمووی یادگاری خۆشە هەمووی دڵمان خۆش بوو
حەق خەڵکی تر نان و تەماتێکی خۆ دڵی خۆش بوو. والله جایان بە مناڵی لە خانی مەعمەل بووین هەر هاتینەوە بەلاسیشێ کتێبەکانمان بەستە بوو لە دەرگاکەەوە ئەوای هەڵمانیایە ژوور و ڕامان کرد بۆ دەشتەی تر سواری کەرە بووین و سەگمان ڕاوەنە ئەو شتانەمانە کرد. مناڵی هیچ سزایەک وەرگرتووە؟ 50,000 دایکم بە تیرۆگلی یاوم. ئارە وەڵڵا باوکم قەت لێ ناین بەس دایک کرد ئەوەلی ئێ. وەڵی جارێکیان مارم هێنابوو لە ماڵەوە بە خێومە کرد لەگەڵ دوو پشکە. ناقی نییە. ئیتر بەلایەک شمار پێوە یا بوو بەس ئەو جارە زۆری لیام هەر بورامەوە نەنکم لە ماڵمان بوو ئیتر دەستی کرد بە بۆڵە بۆڵۆمانە ئیتر زۆر جاری لیانی ینی هەر لیانەکان هەتاکو و گەورە نەبوو هەری لیانی دوایی پێمان ناوێرە. ئیتر بە نیسبەت و پرسیارە لە کاکزاناو کرد من بە حیاتی کاتی کۆنم پێ خۆش نییە ئەم زەمانە خۆشە ئاواگەی سپلیت و ئینتەرنێت و سیارەی خۆش و زووکەی خۆش بوو وەڵڵی هیچ شتێکی زوو خۆش نەبووە بەلای منەوە شتێکی زوو خۆش نەبووە نە پاسیلێکی بەدڵی خۆ هەبوو نە ڤیددیوەکە بەدڵی خۆ هەبوو ئێستا هەموو سایلێ و دنیا خۆش و ئەمانە عاشەکە من ئایبینی و سێبەرەکەی فێنکە و ئاوە بەس مناڵی ئێستا ئەوانەشی هەیە کە تۆ باسی کرد بەس خۆشی لێ نبینە هەر داوای زیاترەکە هیچ شەقاز لێکی لێ ئەنی حەل لایە قەناعەتی پێەکەیت ئەبێت تۆ مناڵە جووی لێ بگری بە عەقڵی خۆی قسەی لەگەڵا بکەی ئیتر ئێمە خۆمان هەروە کەڵچەیەمەوەیە خۆمان چوونە شتەمێنێک و ئەمانەوێت ئەو مناڵە بە عەقڵی خۆمان بکات ئەبێت تۆ بە عەقڵی مناڵەکە بکەیت من چوار مناڵی شمەیە و زۆرێک تریشمان خۆشەوێ و منی شێکم لەوانەی کە زۆر وەگری مناڵم بەس ئیتر هەچ کەسە و بە شێوەیە کە بەپێی ئەو پەروەردەی کە خۆی هەیەی تەعامل لەگەڵ مناڵەکانیان ئەژینە مناڵ چی پێ بڵێ ئەوە ئاکات ئەبێ نازیش هەبێ و زەختیش هەبێ لەگەڵەیە هی ئەچکامێکیان بەتەنیا بە سەقەتە بێ مناڵ وەڵی کەسێکی ئارام بوو من نازان بۆ من وەڵام من شەڕانی وەڵی من لە بین نێردوشانە بوو ئەگەر شەڕیان پێ فرۆشت بێتی شەڕە کردووە طبعا جاری وایە و جاری وانییە خۆ دەزانین مناڵ بین سەرمان بێشتەوە نەبوو هەر کەسێ قسەی کردە جواب دایێتەوە چ شتێکی مناڵی هەیە چێتگەریشی مناڵی هەیە بۆمان بکێڕیتەوە و باسی بکەی با قورعان ئێستا حالیان هیچم لە خەیاڵانیە بزانە ئەم برادەرانەمە بۆچی کە ئەوە ئەمێنەڵێن زۆر زۆرە بەس دوایە وەڵە هیچم لە خەیاڵە آخر دەزانی چیە تۆ لە کاتێکا پرسیارەکەی کە ئەستا مەسەن هیچ لە خەیاڵە ناوێت ئەی بە ئیسراحەت دانیشی بیرکەیتەوە زانی کام یادگاری خۆش بوو ئەی چی شتێک هەیە لە بیرە نەچێتەوە هی مناڵی زۆر ناخۆش بوو بێ هی مناڵی وەڵاهی بەخوا بیرم نییە حالیان هیچ لە داغیانێ سب مناڵی چی خۆش نییە بەلاتەوە مەسەن داوا لە دایک و باوکە یەگە شتێکە بۆ بکڕم بۆ ناکردن بە زۆری سەردەی مناڵی ئێرەوە مناڵی ئێستا ژیانان خۆش یاخود کاتی ئێوە کاتی ئێمەتەوە بۆچی شتێک جیاوازی چییە؟ ئێستا مناڵی ئەم سەردەمە بە تایبەتی کە هەر لە ماڵەوە دانیشتۆ خەریکی موبایلە خەریکی ڤیددیۆ یوتیوب سێشتانە مناڵی ئەمە کاکە بۆ خۆ هەڵماتیانە هەزار نیارە بێ و بەشی چوار ڕۆژێک ئەچی هەڵماتە بێ ڕێ بە خۆ تا ڕۆژ تاوارە لە دەرەوە بووی لەگە ئەو برادرانەوە یاری تەگر ئاوە ئەو یاریانە چی بوون کە ئەتان کرد؟ هەڵماتێم بوو چاشاکێ بوو هەلوکێم بوو پێنج بەردی بوو چاڵچاڵێم بوو ئەوزا مناڵ ئێستا و ناوانە هەر نازانێت ناوەڵا هەر بڵێ هەلوکێن چیاڵێ چی ئەخورێت ئەجارە حەمەوەدی مناڵی زەمین لە ماڵەوە وەڵامی وەختی خۆی وانەبوو عنی من مناڵ بووم بڕواکەی جەژنان کەس لە خەوڵ ناسانی کەس نانی ناخوا من هەموو ماڵی خزمەکان مەگەڕام هەر کەس ناسا من هەرم یەگەڕام مناڵیژ بە هەمووشی شارەزاوە مەسەلەن شەو چمە ماڵی خزێکمان بەیانە چوومە بۆ ماڵیان ئەو عادەتەم هەبوو شەو چوومە بەیانە چوومە بۆ ماڵیان بۆچی ئێتۆ شەو لە ماڵیان و بۆچی ڕۆژەتی وەڵایەتت نازانم مناڵم حەزم لێ بوو چ شتێکی مناڵی هەیە زۆر ناخۆش بووێ بەلاتەوە و لە بیرە نەچ بێتەوە وڵای چی ناخۆش بوو ئیسا مناڵی ئێستا داوای چیگەنێک سەر بۆیان نەکردن بەس ئێمە وەختی خۆی وانە بوو یعنی جامە لە وەختی خۆی لێمانە ینی هەرچی و کردای لیانێ بەسە مناڵی سەر لیانی نییە بۆی هەمووی وا دەرچووە
چۆن دەرچوون ئەیسە بڵم چۆن دەرچووە هەمووی کەسی بەگوێی دایک و باوکی ناکە و هەمووی لارە و وەڵی ئەو شوێنەی کە تیا ژیان شوێنێکی خۆش بوو لە تەوێڵە بووینەوە ماڵمان ئێتر هەمووی سەوزایی بوو هەوایەکی پاکی هەوەی زۆر زۆر خۆشتر و یادگاری هەر لەوێ بوو بە مناڵی یاریکی خۆشی ئێمان بۆ بگەڕیتەوە وەڵاهی بڵێم چی ئەچین بۆ باخەکەمان خۆش بوو لەوێ ئێتر یادگارێکی وام نییە بڵێم زۆر خۆش بیکارمەوە سزا وەرگرتووە بە مناڵی لەسەرەوەی هەروها جێ بکە یاخود ئیشێک بکەیت وەڵای لێم تووڕە بوون بەزنا شتێکی وان نییە بڵێم لایەن یابێت میانە یادگارێکی خۆشمە بگەڕنەوە هەرسێکتان بێکۆ لە مای ئەو 2 ساڵە یادگاری خۆش وەڵای خۆ هەمووی خۆشە لەگەڵ فراتەکان تاوی خۆش یادگارێک کە ئەچون بۆ سەفرا کۆبنەوە بێ کۆ گۆرانی و نازانم یاریکردن و زۆرە بەڵامی سا مشتە ناوترێت لێرەیە مەسەلەگەوێ بەردەم کامێرای ناشتەونە زۆرە نێر تاو ناوێت کەسایەتێکی چۆنە هەبوو بە مناڵی بە مناڵی وەڵایی چۆچی بڵێم نازان هەر وەکو ئەم مناڵانی تر شتێکی ئاسایی بوو کەسایەتێکی ئاسایی بوو چ یادگارێکی مناڵیت هەیە لە بیرێ مابێ وەڵایی جا هێستا چی وڵێم هیچ یادیارێکی وام نییە هیچ خۆش ناخۆش بەرەوەڵا شت زۆر بوو بەس حالە ئالەم کاتاوە بە کوتوپڕ هیچێکی وان نییە ئەی سزا وەرنەگرتووە بە مناڵی کاتێک هەروەها جێکە کرد بێ خۆ لە مەکتەب وەڵایی بەس لە مەکتەبا بوو بوو لەسەر لە مەکتەب بووین بەجلی هیزەی مەحەدەوە ئەم مەکتەبەی کە منی تیا بووم تەلەبەکانی تۆ زەهین بوون ئەمە حار بوون وەمانە مامۆساکان بۆ تەلەبانێ بەهی ئەو پۆلەکە ئێمە ئەیوت بە کراسی سپی پاپاندۆڵی ڕەشەوەرە ئەم تەلەبەکانە چوون بە کراسی ڕەش و پاندۆڵی ڕەشە ئیتر ئەو ڕۆژە تۆ شوات کرد ئەرەوەڵا هەمومان کۆ بینەوە بوو کەوا بکەین بۆ بەیانێک ینی ڕێکەوتن ئەرەوەڵا دەستان خۆش زۆر باش زۆر هەیە من بووم زۆر فەقیر بووم چ یادگارێکی خۆشی مناڵی هەیە لە یاد تاماوێ ون بووم بڵێم چۆن زۆر خۆش بوو ون نەبوو بووم بەڵام ماڵە زۆر بە دو ماگەڕابوون لەکوێ بووی چووم بۆ ماڵی دراسێک کۆنەکەمان زۆر دوور بوو لە ماڵی خۆتانە تقریبان تۆزە دوور بوو هیچ تووڕە نەبوون لێت نا تووڕە نەبوون بە زۆر خەمیان بوو مانەر خەمیانە مناڵیشان طبعاً سزا وەرگرتووە لە مناڵەیە بەهۆی ئەوەی ئیشێکی نابەتێ بکەی یاخود هەروها جێک بکەی ناقەت زۆر باش بووە قەت نەبووە لە مناڵەیە وەڵاهی بڵێم چۆنە باش هاوڕێی مناڵی نواسێری یەکەکەن وەڵی تقریبان 3 ساڵێکە ناسم بەڵێ ئەی تۆ کەسایەتێکی چۆنە هەبووە لە مناڵیە وەڵی هەر ئاسایی هەر وەک مناڵی کەوت چی یادگاریەک هەیە بیرێ مابێ هی مناڵیت وەڵی جا زۆر هەیە باسی گامیانێ بۆ بکەم وەڵا دوانمان بۆ باسکە خوانەی بڕێ وەڵی جا بۆ خۆیان نازانم بیرم نایە زۆر باسی کامیانێ بۆ بکەم یەکێکی باش و خۆش هەڵبژێرە لە بیرێ مابێت بۆمان باس وەڵی مەگەر هەر ناخۆشەکانێ بۆ باسکەم شتێکی ناخۆشە بیرە نەچبێتەوە لەی ناخۆشەکانێ بۆ باسکە وەڵی بە ماتۆر کەوتم لە 3 4 شوێن هەر هەموو گیانم شکا ئەوە زۆر ناخۆش بوو بەلامەوە لەمانە چەندێکە بوو وەڵی 7 ساڵم ئەم ساڵ ئەم ساڵ کەوتی نەوەڵی 3 ساڵەمەوە پێش 3 4 ساڵەمە پێش بەڵێ ئەی سزا وەرگرتووە لە مناڵێ بەهۆی عجولیە و یاخود بۆی هەروواجی بێ لە مەکتەب هەرە وەڵا زۆریش نەکە چی بووە سزاکەن تۆزانی ئەگەڵ لێە لەچی لەم وەڵی لە مەکتەب بێکۆنم مەکتەب هەمە جێبوو پێوە ئیتر من لە مەکتەب بیستی بووم بۆی ئێوە سزانە چی بوون کەوری کردووە وەڵی تر هەر وەکی کە سزا هەر وەک نەفەریکە هەر لە مەکتەب لای مامۆسا ئەی تۆ من وەڵی تر ڕاستە خواردنەوە ئەگە باسی مەکتەب بکەیت هیچکە بەرزکردنەوە یادگارێکی خۆشی مناڵیتمان بۆ بگەڕیتەوە یادگاری خۆش وەڵاگە بڵم فکڵام کۆ ئەگەر هەر باسی وانە بۆ بکەم سێ شارکردن
ژیانی مناڵی ئەوسا خۆشتە خۆتی ئێوە والله ئەف سەردەما مناڵی ئێستا خۆشترە یان هینی کاتیەوە ئەم سەردەما هەر زۆر خۆشە جیازی چێ لەگەڵ هی ئێوە ئەو کاتە یان شم بڵێ ئەو نەحورتر نەبووی ئێستا زیاتر حڕی ئەو حڕیەتانە چێکە ئەوان هیانە ئێوە نیتانە وەڵی زۆر حڕێتە هەر هەمانە هەر حڕین بۆ خۆمان بۆ هەر شوێنێ مانەوێ بچین کەس ڕێگەمان لێ ناگرێ هەنی وە شێ ئەو شتانەی جاران نەبوو ئێسا هەیە ئەو شتانی ئێسا هەبووە لە جارانە نەبووە کەم شتی هەبووە کەسایەتێکی چۆنە هەبوو بە مناڵی وڵایی کەسایەتیەکی باش بوو نسبەت خۆمەوە باش بوو یانێ حرۆک و عەجوول نەبووی وڵایی عەجوولی هەموو کەسێ لەو تەمەنەیە مناڵیە عەجوولی شتی هەیە بە چ یادگارێکی خۆشی مناڵی هەیە لە بیرەوەری تاما بێت وڵایی یادگاری زۆرە بەس ئێستا بیرم نایە زۆرە سزا وەرگرتووە لە مەکتەب بەهۆیەوەی واجبێک جێبەجێ نەکەی یاخود شتێک ناوەڵا لەخوا بەجێ هاوڕێنەوە بە تەنیا دانیشتووی؟ وڵا چاوەڕێگەم چاڕێ هاوڕێکەتی هاوڕێ مناڵی تا یاخۆت وڵا خاڵۆزامە ئیتر هاوڕ زیاد لەگە خزمەکانمان پێکەوەی یعنی یادگاریشتان هەیە بێکەوە بەڵێ لە مناڵی پێکەوەی یادگاریکە خۆشمان بۆ باسکەی مناڵی هیچ نەبین نییە بۆچی لە بڵم چی بۆی کە خزمەکانە هاوڕێتە نەبێ هاوڕێی زۆرە هەبێ وڵا ئارە وڵا شتێکی خۆشمان بۆ باسکەی مناڵی خۆ هیچم نەبین نییە ئەی سزا وەرگرتووە لە مەکتەب بێ خۆت لە ماڵەوە بێ بەهۆی هەر و هازیەکە بێ خۆت ئیشێکە بێنە و کرد بێتە کتە بارەوەڵا چی و کردووە بەڵای تو بە بۆنەی ڕۆژی تر نەیتەوە خیاباتوانە ئارەوەڵا هی نا بە بۆنی شتیکەوەە باشیش کرد سەلامەوی بژیت سپاس دەکەم با دوو قسە بکەین لەسەر مناڵی قساکەین یادەوەری و بیرەوەری مناڵی والله یادەوەری و بیرەوەری مناڵی ئەوەنە بە شەڕەشە قاتووە هەر کەڵکی نەبووە دۆزێکمان بۆ باسکە آخر باسیشی کە وەڵی هیچی باک ئەوە نییە کە پیا و باسی بکە حەد بە زەلالەت و حەد بە ناڕەحەتی و ئێوە تای پێش گەیشتوین و ئەمانە هاتوون هەر لەوە خراپتر بووە لە وەختی ئەوە جار بوو لە ئەوە جارمان ئەمە خراپتر ئەم زروفە ئیساکە تێی کەوتوین یادگاریکە خۆش نییە بوومان باسکەی کاتی مناڵی لە یادەوەری تاما بێت نە بەخوا هیچون لە مێشکان نەماوە ئەژیانی مناڵی ئێستا خۆشترە یاخود کاتی ئێوە ئیساحەت زۆر بە مەلاین زای هەیە لەوەی پێشووتر کولێم جاری ئێمە پێشووتە هەر هیچ ژیانمان نەبوو خەی ژیان بوو بە تایم بە شەڵواڵێک و یان بە کراسێک و یان بە پێیپەتی نوێ سوڕایەنەخواانێ ڕێسا هەمووی بە سەیارە و بە سۆپەر و بە لەیلا عەلەیە سوڕێتەوە وەڵا قەت وەکو ئیسا بۆی نەلواوە خەڵک بە مناڵی سزا وەرگرتووە لەسەر ئیشەکە کرد بێت پێیان ناخۆش بێ ماڵەوەتان یاخود لە مەکتەب وەڵام مەکتەبم هەن نەبووە هەن نەچووم مەکتەب ئینجا سزاکە ئیشێکی وا قەڵبم نەکردووە کە بڵێن هین بچن بە گژماویان تێ هەڵدانی تێبێ ئەمانە ئەوانە نەبووە بەڵام ئیتا هەر ناڕەحەت بوو بەخوا هەر لە وەرێتا ئیسا هەر ناڕەحەت هاتووە مناڵی ئێستا ژیانیان زۆر خۆشترە لە ڕووی ڕەفاهەتەوە زۆر لە ڕەفاهەتان من مناڵەکانی خۆمان شتێکیان بوێ بۆیان یعنی هینەکەم ئەمەوێ خۆشیەکانی مناڵیان ببین وەکو مناڵ تەعامل بکەن چیان بوێت بۆ خۆشی چیم بۆ بکرێت بۆ خۆشی مناڵەکان بۆیانەکەم بەڵام ڕەنگە و کاتەوە کوێستا نەبوو بێت بیرکردنەوەی دایک و باوکی و کاتەوە کوێستا نەبوو بێت ژینگەکەش وەکو کوێستا نەبووە یعنی مناڵان بە هەموو شێوەیەک مافیان بدرێ و بێبەش نەبن لە مافەکانیان مناڵی ئێستا ژیانی زۆر خۆشە لە ڕووی ڕەفاهەتەوە بەڵام لە ڕووی ئەلکترۆنیاتەوە یعنی سلبیات و کاریگەری خراپی هەیە لەسەر مێشکی نەوەی داهاتوو کە بەداخۆ دایک و باوکی وا هەیە بەرپرسارانە ناتوانێت تەعامل لەگەڵ مناڵەکانی بکە مەسەلەی ئایپاد و مۆبایل سەیرەکەی مناڵێک لە شەو ڕۆژێکە 6 ساعات یاری پێەکە ئەمە کاریگەریەکی زۆر خراپی هەیە بەداخەوە کە ئاوایە هیچ سزاک وەرگرتووە لە مناڵەیە بەهۆی هاروهاجیەوە بێت یاخۆت ئەوەی بەهۆی مەکتەبەوە بێ شتێکی نەکرد بێ بۆ مامۆستا من ناخۆشترین شت لە ژیانی مناڵیمان لەگەڵ مەکتەبە لەگەڵ مامۆستایەکان بوو
یەکەم ڕۆژی قوتابخانەم کە چوومە مەکتەب بەدەستی مامۆستایەک لە قوتابخانەکە یەک زلەی زۆر بەهێزم خوارد. هەر یەکەم ڕۆژ کەچیتە مەکتەب؟ یەکەم ڕۆژ کە پێشوازی تەلەبەیەکرێ ئێستا بە میزەڵان و بە یاری و بە هەدایە ئەو شتانە من یەکەم ڕۆژ یەک زل لە بەهاچی هێزی خۆی لێدا. ئەوە یادگاریەکی زۆر ناخۆش بوو. هەر لە یەکەم دەخەوە من ڕام کرد لە مەکتەبم لەبەر چاوکە و ئێتر مدەیە دوای مدەیەک چوومەوە مەکتەب و شادەم هێنا و خوێندم. وڵاتان لەبێت؟ زۆر سپاسان دەکەم. هاوڕێی مناڵین؟ بەڵێ. چ یادگاریکی خۆشتان هەیە بێکەوە؟ هەمووی یادگاریە. هەموو بێکی خۆشمان بوو. نازانم هیچم لە خیاڵانی بۆم بڵێ. وڵای هیچم لە خیاڵان نیە چکە یادگاری زۆر خۆشمان هەیە بێکەوە کاتی زۆر خۆش پێکەنین. پسەرتێکی چۆنە هەبوو بە مناڵی؟ من؟ خوێنی چۆن؟ یعنی وەی هێمن و لەسەر خۆ یاخود حروک و جوڵە و هەبووە. وڵا حروک و جوڵە جوڵە بەهۆی ئەوەوە هیچ سزایەک وەرگرتووە بەهۆی ئەو جوڵە زۆرەوە یاخود لە مەکتەب؟ نا سزام وەرنەگرتووە بەڵام دووسێ جار سەرم شکاوە ئەوە هەموو سزاکەمەوە. وڵاهی یادگاری مناڵی من تاڵ بوو زانی بۆ ماڵمانەوە کاتە لە لادێ بوو هەموو ڕۆژە جاش و جێژ لە شەستەکانە تاوی لێدا ئاویستوانی من ڕامانەکرد بۆ هەردە و کوچی کولی جانە ڕامانەکە ینی یادگارێکی زۆر تاڵم بە بیریە جارێکیان چوون بۆ داربڕین لەگەڵ خاڵێکمە وەختێک مزانی حرس قەومی و جاشۆمانە تەوقیان کرده بووین بڕاکی کارێکیان پێمان کرەوە بە داوا دۆمینەکە لەژێر ئاوە خۆمانە شاردەوە دوای ڕایشمان کرد ینی ئەگەشتن هەشتێکیان کوشت بە شەر بواە ئاژاڵ بواە ئیتر هیچیان لەبەر تاڵانیانەکە ینی کارەساتمان بینی یاخوا بۆ خاتری پێغەمبەر کەس عرب دوژمنی نەبێ و کەس دۆستی عەرەبیش نەبێ بەڕاستی مێژوویەکی تاڵمان بینی لە مناڵیە دوایەوە لە مەکتەبیش مەکتەبی ئەو سەردەما قوتابخانەیانی قوتابخانەیە و سەردەما سەخت بوو سەختەکەی چی بوو یعنی ڕاستە جوولوبەرگ و شتانە پێداویستی کەم بوو بەڵام لەگەڵەوە لێدانی باشە بوو چاکمانە لێدا بەڵام لەگەڵەوە ناکەوتین و زیرەک بوون دەرچووکی سەرەتایی ئەو سەردەما لە دکتۆرایەکی ئێستاوە قۆتر بوو بۆ خوێندن و بۆ نووسینەوە بە سەقافەتیش ئێستاکە خەڵکەیە خەریجی کولەیە ئەچی نووسراوەکەی ناخوێنێتەوە سخەتەکەی ناخوێنێتەوە ئەم بابە ئاخرەمە چۆن مامەسە دەرچی شانەوە یعنی تۆ سێریکە ئەم سەردەمە سەردەمی کارەساتە ئەو سەردەمە بابە من بەبیرم دێ لە چواری سەرەتایی مامۆستایەکمانە بوو ناوی ئەدۆ هێن بوو هیوا بوو مەسیحی بوو 54 دێڕی جۆغرافیم لەبەر کرد بووانی 54 دێڕ نەک ینی سەتر ینی ئەو سەردەما مەکتەب هەم قرس بوو هەم سەخت بوو هەم تەلەبەی ئەو سەردەمە زیرەکتر و بەڵام پێداویستی زۆر هەبوو جل نەبوو سەرما زۆر بوو باران زۆر بوو قوتابخانە سەخت بوو ئیتر هەموو یادگارەکانی ئەو سەردەمە نەگەری من هی هەمووی تاڵ بوو چونکە نەبوون بوو ئەوەی بڵێ وابووم زۆر لە هەزارەیەک دوای ژیانی مناڵی ئێستا خۆشەیە خودکاتی ئێوە هی ئێستا خۆشترە زانی بۆ ئێستا پێداویستێک هەیە ئێستا خەنە ڕەوزە لە ڕەوزە ئاچیتە مەکتەب لە مەکتەب لێدان نییە تیاڵدان نییە ئەو جا ئێمە وەکو ئەسکەری وا بوو بەیانیان تەفتیشی نۆک بوو تەفتیشی جل بوو قژ نابێت درێژ بێنی نۆک تۆپێن مەمنوع بوو ئەگەر لە ماڵی شەو تۆپێنم کردای مامۆسا بتی بیناوی بەیانی تۆپەکە بێنە دێنا و چقۆیەکی لێدا نەتێنای هەڵتێواسی تۆپێن یعنی ئامانوت بۆ مامۆساویت ئەوە خۆت مەشغوڵەکە ناری بخوێنی ئەگەر خوێندنیش نەبێ مەشغوڵ تەکان نایڵێ بە قسەی دایک و باوکت بکەی بۆ ئیشێکیان بۆ بکەیت مناڵ بووم مەرخەرێکی ئیش و کاسپی و تەلەبە بووم کە مناڵ بووم بەس باوکم تۆزە زۆر تووڕە بوو وەڵا هەر لیانمانە خواردو لێداین ئەوە بکە و ئەوە مەکە و ئەرە ئانە بووین تەلەبە زیاتر مەکتەبمانە خوێن حەزیشم لە مەکتەب نەبوو کە مناڵ بووم زۆر ڕقم لە مەکتەب بوو هەر حەزمەگەر ڕامەکرد لە مەکتەبە هەرەوەنێ یادگارێکی خۆشی مناڵیتمان بۆ بجێڕیتەوە وڵی چۆن ینی هەر حەزمە کرد دەرچم هەموو کەسێ بڵێ چی وا نازان بڵێم چی چ شتێکی مناڵی هەیە ناخۆش بێ بەلاتەوە بیرە نەچوبێتەوە تاکو ئێستاش دەسم شکاوەڵا بەپاس کیلکەوتم تایسە لایە ئەو یادگاری هەر هیچ نەبوو بەحاڵ کەوتم دەسم سی2 تاقەلی ڕێک دووریان نەچوون بۆ ئێران چوین زۆر وەڵا گەڕین ئەمە زۆر ناخۆش بوو بەلام وڵا تا گەشتینەوە نەش چاما کرد لەخوا بە زیابێ سەعیش بین
ئەوەی گوێبیستی بووین یادەوەری و یادگاری هەریکێک بلەو هاوڵاتیانە تا بەرنمەیەکی تر هەر شاد بن.